کاتتان باش خوێندکارانی عزیز لە ئەوانەی یەکەمەندا لە مێژووی تورکیا هاوچەرخ دەین لەسەر لایەنی جوگرافیا واتە سەرەتایەک لەبارەی مێژووی یاخود با بڵێن سەرەتایەک لەبارەی جیۆگرافیە وڵاتی تورکیا باسەکەین. ئەمە هەرێمەکانی تورکیان کە 8 هەرێمی گەورەن لە وڵاتی تورکیا کە دابەش بوونە بەسەر هەرێمەکانی مەرمارا لێرەوە لە ڕۆژاوای تورکیا و هەروەها کە پێی دەڵێن هەرێمەکانی ڕۆژاوە یعنی و هەرێمی دەریای ڕەشی پێ دەڵێن لە مەنتقەی کە کاتە باکووری تورکیا و هەرێمی ناوەڕاستی تورکیا کە لە ئەنقەرەوە نزیکە و هەروەها هەرێمی ئیزمیر کە پێی دەڵێن کە کاتە ڕۆژاوای تورکیا شەویش باشوور ڕۆژاوای تورکیا کاتن و هەرێمی ئیجەشی پێڵێن تەمان ئەنجا هەرێمی دەریای ناوەڕاست ئەو ناوچەیە کاتن منتقی مێرسین و ئەدەنەوەمانە هەروەها هەرێمی باشووری تورکیا کە ناوچەکانی دیاربەکر و غازیانتاب و مێردین و هەروەها منتقەی وان و ئەرزۆڕۆمانش دەکەونە هەرێمی ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ. جامە دەین باس لە هەرێمی بڵێنجە لایەنی جوگرافیای تورکیاکەین کە لایەنی جوگرافیای تورکیا تەمان شوێنی جوگرافیای تورکیا بە شوێنێکی گرنگ دادەنرێ و بە یەکێک لەو فاکتەرانەی لە دیاریکردنی لایەنی سیاسی و موقعی سیاسی یان با بڵێن شوێنگەی سیاسی هەروەها چالاکی ئابووری و تەمەنەوە گرنگیی گەورەشی هەیە چونکە پێگەی جوگرافی فەلەکێکیتەوە و ئەنی کاریگەری هەیە بەتا بەسەر لایەنی ئاوهەواشەوە ئەوەش ینی کار دەکاتە سەر هەموو لایەنەکانی تر و ئەوەی تورکیاکانێک جارش پێی دەڵێن ئاسیای بچووک پێی دەوترێت درێژ دەبێتەوە لە نێوان هەردوو بازنەی پانی 36 بۆ 42 پلەوە لە هێڵی درێژی 45 تا 36 پلە لە کشوەری ئاسیا و ئەوروپا کە بەشی ئاسیایی ناو دەبرێت بە ئەنادۆڵ و بەشی ئەوروپای ناو دەبرێت بە بەشی تراکیا. بەو شێوەیە تورکیا یعنی شوێن و پێگەیەکی جوگرافی و استراتیژی ناوازەی هەیە لە ناو دەوڵەتەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستدا و لە شارستانیەتەکانی پێشتر هەروەها دواتر لە فەرمانڕەوایە جلێزەکان وەکو ئیمپراتۆرەتی بێزەنتی دواتر ئیمپراتۆرەتی عوسمانی. اینجا قسەیەکەیە ناپلیۆنە دەڵێت چێ ئیستانبوڵیان ئاسیای بچووکی لە بەردەستدابی حکمی هەموو دنیا ئاکات مەبەستی لە زیاتر لە ئەو دنیایە کە لە لای ناپلیۆنە بۆ کە دەریای سپی ناوەڕاست بۆ کۆنتڕۆڵ بکاتن و ئەو بەستنەوەی دەریای ڕەش بە دەریای سپی ناوەڕاستەوە بە ڕێگەی تورکیا دابێتن واتە بەڕێی گەروی دەردەنی دەبیتن کە بەشێکە لە بەشی ئاسیا و ئەوروپای ئیستانبوڵ بەو پێ ینی هەتاکو ساڵانی 1980 ینی تورکیا ینی کەناڵ و باڵێن هەمڕایەڵێکی ڕێگای پەیوەندی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوا بووە بەتایبەتی لە مەستنەوەی دەریای ڕەش بە دەریای سپی ناوەڕاست هەروەها لە بازرگانی نێودەوڵەتیدا و لە مێژووی ئەو ناوچەی ئێمەدا کە خۆڕاتی ناوەڕاست پێدا دەڵێن شوێنێکی گرنگیە بۆ بەتایبەتی لە هۆکارەکانی گواستنەوە و پەیوەندیکردن بە دنیای ڕۆژاوا. ئەمە یعنی وەکو شوێنگەی تورکیا بەڵام ئەگەر ئێستا بین باس لە ڕووبەرەکەی بکەین تقریبا ڕووبەرەکەی نزیکەی 800,000 کیلۆمەتر با بڵێن چوارگۆشەیە واتە لەوەی کەەوە باسمان کرد ئەو هاتە کەناراوەکانی کە هەنا بەتایبەتیش کە تورکیا لە سێلاوە لە باکوور و لە باشوور و لە ڕۆژاوایەوە بەشێکی ڕۆژاوایەوە بە دەریا دەورەدراوە و کەنارەکانی ئەنادۆڵ بەشی ئاسیایی بە 6,480 کیلۆمەترە
هەروەها کەنارەکانی تراک یعنی بەشی ئەوروپای 686 کیلۆمەترە و دوورگە کەناراویەکانی کە نزیکەی 1607 کیلۆمەترە. تاوانەوەش فا دەرەخە ینی کە تورکیا لە ڕووی دەریای وشکانیەوە موقعی زۆر گرنگی پێبەخشرایە بۆ پەیوەندیکردنی استراتیژی و بەلامان کاتیشدا با بڵێن بە شێوەیەکی وا کەوتێتەوەکەوە موقعەکەی لە هەموو لایەکەوە لە هەموو دەوڵەتانی جیهانەوە گرنگی پێ بدرێت. ئەوەی شانی باسە ئەو پێگەیە کە پاڵی بە دەوڵەتە گەورەکان و ناوە بۆ هەوڵدان لە پێناو خۆسەپاندنیان یاخود هەژمونکردنیان یاخود بەستنی ئەو پەیمانێتی و پاراستنی بەرژەوەندەکانیان. حتى مثلا لە سەردەمی نوێدا ئەگەمە نەگەڕێنەوە سەردەمی کۆن و تا عوسمانیەکانیش چەند هاوپەیمانی تێک دەستران لەگەڵ دەوڵەتی تورکیا. یعنی یەکلانە ڕێکەوتنامەی سێنتۆ ئەوەی کە پێڵێن مەرچنا ڕێکەوتنامەی ناوەندیەوەی کە پێشتریش ڕێکەوتنامەی بەغداد کە لە 1955 مۆرکرا و دواتە لە دوای ڕووداوەکانی ساڵی 58 گۆڕا بە ڕێکەوتنامەی سێنتۆ یان ناتۆ کە تورکیا لە ساڵی 1952 بۆ ئەندامی باکووری پەیمانی باکووری ئەتلەسی. تاوان تورکیا لەگەڵ 6 دەوڵەت سنووری هەیە: یۆنان، ئەمە یۆنانە وەی کە لە بەرچاوتانە دەکەوێتە ڕۆژاوە، یۆنان و بوڵغاریا، ئەمە یۆنانە سنوورەکەی 212 کیلۆمەترە. ئەمە لە سەرەوەیە کە دەکەوێتە باکووری هەر ڕۆژاوای وڵاتی تورکیا کە ناوچەی تراکیەیە. ئەمە بوڵگاریە 269 کیلۆمەترە. لێرە دێینەوە لەگەڵ سووریا لە باشوورەکەی تاوانەوە لێرە دەریایە زایدەن نیمچە دورگەی و بڵێن دورگەی قوفوس ئەفەن دەریای سپیناوەڕاست و ئەو دورگانەیەکەوە دسکەی 2800 دورگەیە کە هەمووی یۆنانینە، بەشێکی کەم لەوانە هی دەوڵەتی تورکیانە. بنەوە ئاوا هەرێمیەکانە کە تورکیا و یۆنان و مەسر و ئیسرائیل و لوبنان و سووریا لە دەریای سپیناوەڕاست لە بەشی ڕۆژهەڵاتەکەی تێیدا هاوسنووری یەکترینەوە. سووریا نزیکەی 877 کیلۆمەترە. ئەمە پێیانەگویەکێتی سۆڤێتی جارانە ئازەربایجان و ئێرمێنیا و مەسەلەن جۆرجیا ئەوانە بە کۆی گشتی ئەو سێ دەوڵەتە هەمووی ئەکاتە نزیکەی 610 کیلۆمەتر و لێرەدا لە بەشی باشووری ڕۆژهەڵاتەکەی تورکیا کە دەوڵەتی عێراقە ئەوەش 331 کیلۆمەترە کە سنووری باشووری کوردستانە بە باکووری کوردستان ئەبەسترێتەوە. هەروەها ئێران لە دوای سووریا زۆرترین سنووری هەیە لەگەڵ دەوڵەتی تورکیا کە نزیکەی 454 کیلۆمەترە. چونکە زارێک لەو دەوڵەتان لە جیابووینەوە لە یەکێتی سۆڤێتی جاران ئەوە سنوورەکەدا بەشەبی بەسەر ئەواندا. وەکو لە سەرەتا باسمان کرد هەرێم دابەشم بەسەر چەند هەرێمەک: هەرێمی دەریای ڕەش ئەمەیە تورکیا لە ڕووی جوگرافیەوە هەرێمە سروشتەکانی دابەشی سەر حەفتە بن ببورن: هەرێمی دەریای ڕەش و هەرێمی مەرمەرە، هەرێمی ئیجە، هەرێمی دەریای ناوەڕاست، هەرێمی ناوەڕاستی ئەنادۆڵ، هەرێمی ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ، هەرێمی باشووری ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ. و هەر یەکێک لەو هەرێمانە هەڵگری خاسەتی تایبەتی خۆیەتی لە ناو خۆی هەرێمەکەدا، مەسەلەن وەکو زەوی، ئاو هەوا، ڕووی زەوی، پۆشاکی بەرچی ڕۆکەچەکانی بە کاریگەری دەریایی جیاواز لەسەر هەرێمەکە. ئەو ناوچەکە پێی دەڵێن دەریای ڕەش، کاریگەری دەریای ڕەشی لەسەرە لە ڕووی هاوهەواوە. ئەو ناوچەیە کە پێی دەڵێن دەریای، چونکە ئەو ناوچەی بڵێن ناوەڕاستی ئەنادۆڵ زیاتر وشکە و ئاوی زۆر کەمە بەراورد بە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئەنادۆڵ
و باشوور ڕۆژهەڵاتیان ناردووە کە سیر بکەین هەر لەسەر خەریتەشدا دیارە. ئەمە بەڵام لە ناوچەکانی دەریای هەرێمی مارمارە ئەبینیم لە سەیلاوە بە دەریای ڕەشۆ بە دەریای مارمارە و ئیجە و هەروەها بە دەریای سپیناوە ڕاست دەورەدراوە. یعنی منطقەکە لە تورکیا ئەو ناوچەیە کە زیاتر بە بوتە ناوچەیەکی تەواو لە ڕووی گەشت و گوزاریەوە و زۆرترین دانیشتوانی تورکیا لەو ناوچانە هەمووی هاتوون لەو ناوچانە نیشتە جێبوون واتە چڕی دانیشتوان زیاتر لە ناوچەی ڕۆژاوای تورکیایە بۆی ئەوەی کەوا هەم ئاوهەواکەی گونجاوە و هەروەها بۆتە ناوچەیەکی بازرگانی بۆتە ناوچەیەکی گەشتیاری و بەبەرهێنانیش لە سەردەمی نوێدا. بەلامان کاتدا بەستنەوەشی بە جیهانی دەرەوەدا لە بۆیە گەر مەسەلەن بۆ نمونەگارەمی ناوەڕاستی نادۆڵ وەربگرین بۆی کە دادەنرێت کە دوورە لە کاریگەری مەسەلەن ئاوهەواکانی هەموو دەریایەکان کە دەوری تورکیاندا وەکو ئاماژەم بە ناوی دەریایەکان کرد ئێمە دووبارە ناکەینەوە چەند جار. و ئاوهەواکی نیمچە وشتی هەیە هەرێمی ناوەڕاستی ئەنادۆڵ ئەو کە پێ دەڵێن سنترال ئەناتۆلیا ریجن. ئەمە با بڵێن کە ئاوهەواکی وشتی هەیە و ڕووپۆشی ڕۆکی جیاوازە ینی هەتا لە ناوچەی هەرێمەکانی تر بەڵام لە ناوخۆی هەرێمەکەدا مەسەن بە شێوەیەک لە شێوەکان بە جۆرێک لە خاکەکی جیاوازی هەیە هەروەها سیستەمێکی ئاوی دابەشکردن و ئەوەی کە لە نێوان ناوهەرێمەکەدا هەیە لە ناوچە جیاوازەکانیدا بە شێوەکی جیاوازە بە شێوە گەر هەموو ڕووبارەکانی مەسەلەن ئەو ناوچەیە کە خاوەن ڕووبارەکانی ڕێڕەوی ئیقلیمینە ئەوانە زیاتر با بڵێن لە ناوخۆی ئەو هەرێمەدا کە دابەشەکرێن بەڵام جیاواز لە ناوچەکانی تر کە ئەوانە دابەشە بیتەوە لە بۆ خوارووی با بڵێن بۆ نمونە لەو ناوچەیە کە ڕووباری فرات و دیزلە هەڵدەقوڵێن لە مەتەخەکانی ئەرمێنیاوە کە دێتەوە بە ناوەڕاستی ئەناتۆڵیا و هەروەها لە باشوور دێتە عێراق و دێتە سووریا یعنی کە سیر بکەن ڕووباری فرات دێتە سووریا و دیزلەش دێتەوە عێراق یعنی بەڵام لە ناوەڕاستی ئەناتۆڵدا ئەو ئاوانە ئەو ئاو هەرێمیانە کەمن کەوا بڕۆن بۆ ناوچەکانی دیکەی تورکیا. وەکو ئەمە ینی طبعا مەسە هەرێمە سروشتیەکان دوو ئەو هەرێمانی کەوا ئەمە باسمان کرد لە ڕووی سەرچاوەکانی ئاو هەتا مەسەن ڕووبارەکانی کە هەیە لە تورکیا مەسەلەن وەکە دێنەوە ناو تورکیا و ئاوی هەرێمی و نێودەوڵەتینە مەسەلەن وەکو ڕووباری ئاراس عاسی مەندەرسی گەورە و بچووک جەیهان یان جیعان تگرێک چۆرە چوورە دیجلە دەڵجە ئەرگەنە فرات گدیس گەرت دەدا مەسەلەن دەریاچەشی هەنە لە تورکیا مەسەلەن وەکو دەریاچەکانی بالەک ئەسپارتا بۆردەر جڵدەر ئیبر ئەغرردر ئەستک کوش دەرچەخۆی ئوڵوبات وان سەبارەت بە دانیشتوان ئەو یەکەم ئامارەی کە کرایە لە تورکیا سەبارەت بە دانیشتوان ساڵی 1927 لە تورکیا چەرخدا لە دانیشتوانەکە ئەگەر سیر بکەین نزیکەی 13,648,000 کەس بووە ساڵی 27 ساڵی 1935 16 میلیۆن بووە لە ساڵی 1940 بوو تا 17 میلیۆن هاتە ڕێژەی سەدا زیادی کردیە پێشتر لەوانە با بڵێن جا ئەگەر بەراوردی بکەینەوە لە ساڵی 1927 کە 13 میلیۆن بوو ڕێژەی سەدا 21 بوو چکە دوای 8 ساڵ کە کرایە لە ساڵی 1990 ئەو کاتە دانیشتوانی تورکیا نزیک بوو لە نزیکەی 10 میلیۆن شتێک کەمتر
ترس 10 ملیۆن یا 11 ملیۆن بەهۆی ئەو شەڕانەی کە ڕوویدا بە تایبەت شەڕی یەکەمی جیهانی. اینجا لە ساڵی 1945 بۆ 18 ملیۆن، لە ساڵی 1950 بۆ 20 ملیۆن، 1955 24 ملیۆن، 1960 27 ملیۆن، 1965 31 ملیۆن، 65 31 ملیۆن، 1970 35 ملیۆن، 1975 40 ملیۆن، 1980 44 ملیۆن، ساڵی 1985 واتە نزیکەی 35 ساڵ پێش ئێستا گەشتە 50 ملیۆن. ئێستا بەگشتی ژمارەی دانیشتوانی تورکیا خۆیدا لە نزیکەی 80 ملیۆن بەرەو سەروتر. اینجا کە لایەنەکانی مەسەلەن کوشتوکاڵ وەربگرین بۆ ژێرخانی ئابووری تورکیا چییە؟ یعنی وەکو ئەگەر تەماشا بکەین ژێرخانی تورکیا بەتایبەتی لە ڕووی کاتی خۆی سەردەمی عوسمانیەکانەوە هەتا وەکو ساڵانی 1950 تورکیا لە ڕووی پیشسازیەوە بە تەواوی هەڵنەستا بۆەوەی کاریگەریەکانی شەڕی یەکەمی جیهانی و دروستبوونی دەوڵەتە چینۆی و دانەوەی قەرزەکان و ئەو 12 هەرێم لە ناو تورکیادا لە دوای شەڕی جیهانی یەکەم بە تەواوی وێران بوون و دوای هەموو ئەو وێرانکاری کە بەسەر ئەو وڵاتەشدا هاتە بوو بەهۆی ئەو شەڕێک لە دوای یەکانی کە بەرپا بوو. ئیتر ڕاستانەوەی تورکیا لە ڕووی پێشسازی بە زۆر ئەستەم بوو، بەڵام لە ڕووی کوشتکاڵیوار قەدیمیشەوە ئەو ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست ئێمە هەمومان دەزانین ئەمە وڵاتانە کوشتوکاڵی بووینە و دوای نیشتە جێبوونی مرۆڤ لەو ناوچەیەدا بە کوشتوکاڵیەوە دەستی پێکرد. اینجا ئەمە وەکو میراتێکی شارستانیش لەو ناوچەیە مایتەوە و هەموو دەوڵەتانە شتا ئێستا یەکێک لە پشتبەستنە یاخود یەکێک لە پایەگرنگەکانی ژێرخانی ئابووریان لانی کوشتوکاڵیە. اینجا طبعا ئەو زۆر وەکو باسم کرد زۆر لایەنی کوشتوکاڵی لە تورکیا پێشکەوتوو نەبوو و بۆی ئەو شەڕانەی کە ڕوویدا بوو و دەستی کار کەم بووەوە خەڵک کوشتوکاڵی ناکردەوە زیاتر لە شارەکان نیشتە جێبوون بەشەکیان بە تایبەتی لە گوندەکان تەنها زەویەکی کەمدا چێندرە زۆردا نەچێندرە و یەک کاتی 1982 خەڵک لە تورکیا لە گوندەکانەژێ، بەڵام خەڵکەکی زۆر کوشتکاڵی وەکو لایەنی سەرەتاییەکە وەکو بەلایەنی پیشسازی و وەبەرهێنانەوە نەیانەکرد و تەمان ئەو کاتێ ژمارەی دانیشتوان لە تورکیاش کەم بوو تقریبا نزیکەی 13 ملیۆن کەس بوو. ئەنجا زیاتر بەخۆی بەرهەمە ئەساسیەکان ئەو کاتەی دانەوێڵە مزرەمەنیەکان وەچاش هەتا ئەوانە لە تورکیا نەبوون، زیاتر لە وڵاتانی دەرەوە دەهێنرا. کاتێک لە تورکیا کە لە کوشتوکاڵی شوێنێکی گرنگی تەمان لە بنەماکانی یان لە پایەکانی ئابووری لە بۆ خۆی جێکردەوە با بڵێن سەرەتای پەنجاکانەوە تاوەکو ئێستا پێش بەهۆی چ هەتا زیادبوونی ئەو کاتیش با شتێک ببیربێنینەوە یعنی هەتا ئامێری کوشتوکاڵیش زۆر کەم بوون و ئامێری پێشکەوتووی کوشتوکاڵی کە لە وڵاتان لە ئەمریکا لە وڵاتەکانی تر کە داهێنرا بوو هێشتا ئەوانە لە ئەوروپاشتا نەگەیشت بووە با بڵێن نەگەیشت بووە تورکیا یاخود نانێنابوو بۆی کەوا کاری پێ بکەن. اینجا ئەو ژمارەیە یەکەم بوو طبعاً پێشتر 1500 بەڵێن ئامێری کوشتوکاڵیانەوە بەتایبەتی ئەوەی کە زەوی چێڵان و کاری کوشتوکاڵیان پێکرد. دوایە لە دوای پەنجاکان گەیشتە نزیکەی 2.5 ملیۆن. هەروەها طبعاً زیادبوونی بەکارهێنانی پەینە کیمیاییەکان ئەوانە لە 450,000 تەن کە پێشترە بوو بەرز بۆوە بوو نزیکەی 9 ملیۆن تەن، یعنی ئێستاش زیاتریش بوو بەتایبەتی دوای ساڵی 1963 بەکارهێنانی ئەو پەینە کیمیاییە لە تورکیا زۆر زیادی کردیە. طبعاً لە دوای شێستەکانەوە تورکیا بەخۆی ئەو جارە بالعکس وەکو جاران نەبوو کە گەنم و مزرەمەنیەکان و بڵێن چای لە دەرەوەدەینە، ئینجا جارە بەخۆی هەناردەی دانەوێڵە و میوە و سەوزە ئەوانەیە کرد بۆ وڵاتانی
ئەوروپا و ئەمریکا و هەروەها خۆڕاتی ناوەڕاست تایبەتیش دەوڵەتە عەرەبیەکان. طبعاً ئەوانەی کە دەچێندرێن لە تورکیا زۆرن. مثلا بەرهەمەکان وەکو گەنمە جۆیە، گەنمە شامیە، برنجە، نۆکە، کەتانە، لۆکەیە، چەوەندەوەرە و چەوەندەری شەکر، تووتنە، پاقلەیە، کۆنجیە و پاقلەی سوودانیشە. طبعاً لە ژێرخانی ئابووری تەنها کوشت و کاڵیش نییە، یعنی مەسەلەن سامانی ئاژەڵە و سامانی کانزاییش هەیە. سامانی ئاژەڵ لە تورکیا ڕووبەرێکی زۆر گەورەی هەیە و خەڵکیش لە پاڵ کوشت و کاڵیدا بەرهەمی بڵێن ئاژەڵیشیان هەبوو، یعنی با بڵێن ئەوەی کە پێی دەڵێن بەخێوکردنی مەسەلەن بڵێن ئاژەڵ بەگشتی بە هەمووی و یەکێک بوو لە سەرچاوەکانی داهات لە بۆ خەڵک. و تورکیا لە وڵاتانی ناوچەی کە بە یەکێک لە بەرهەمهێنەرەکانی سامانی ئاژەڵش دادەنرێ و هەم بەشی ناوخۆی بەرهەمدینی و هەم بەشی دەرەوەش، بەتایبەتیش بە وڵاتەکانی ئیسلامی کە زۆر با بڵێن ئاژەڵ دەنێریتن بە شێوەی سەربڕاونا بەڵکو وەکو شێوەی هەناردەکردن، وەکو مەسەلەن مەڕ و هەروەها وەکو مانگا و ئەمانە و مریشک و ئەمانە دەنێریتن بۆ وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی وڵاتە عەرەبیەکان. و هەروەها هێلکە و بەرهەمە شیرنەمەنیەکان و خوری و ماسیش دەنێریتن لە بۆ وڵاتانی جیهان. اینجا مەسەلەن بۆ نمونە ئەگەر سەیر بکەین بە پێی ئامارانەی کە هەیە، مەسەلەن ئامادەکردنی ئاژەڵ لەو ساڵانەی کە لە 50یەکان و 80یەکان و هەروەها ئاژەڵی سەربڕاو، بەرهەمی گۆشت، دەواجن، هێلکەی خواردن، ماسی، ئەمان تەمان بە هەزاران تەن هەمووی کە بە هەزاران سەر و بە هەزاران تەن نێردراون لە بۆ وڵاتانی جیهان. لە ڕووی سامانی کانزاییەوە طبعاً تورکیا دەوڵەتێکی هەژار دەژمێنێت، بۆ وڵاتێک نییە نەوتێبی یان نەوتەکی زۆری هەبیتن یاخود یەکێکی گەورەی نەوتی لەو ناوچەی بیتن و خۆی هەناردەکردنی نەوت بکاتن، بەڵکو هەنە بەرهەمدینی لە بۆ ناوەخۆ و چکە گازیشی نییە ئەوانە لە دەرەوە کڕی و بەر ئەو مادانێکی ئێستا باسییانەکەین ئەوانە زیاتر لە بۆ ناوەخۆ بەکاردنی پشتسازی ناوەخۆ بۆ سوودیان لێ وەرەگری و لە دوای ئەوە کە زیاد بتن ئینجا هەناردەی دەوڵەتانی دەرەوە دەکاتن. تەمان ڕێژێکی زۆر کەم لەوانە هەناردەی دەرەوە کاتن. اینجا تا ساڵی 1985 یعنی ئەو جۆرە کانزانی کە بەکار بەرهەمینە بە هەزاران تەن، مثلا لەوانە تورکیا 81,000 تەن، ئاسن 3794 تەن، کرۆم 870,000 تەن، مەنگەنیز 11,000 تەن، بیرات 35,000 تەن، لینیت 390,000 تەن، جای تر پەترۆل 216,000 تەنی بەرهەمینە. ئەمە بە کورتی بەشێک بوو لە بە سەرەتایەک بوو لە جوگرافیا و لەبارەی جۆگرافیای وڵاتی تورکیا کە پێویستە زانیاری تاوتان لەبارەوە هەبیتن بۆی کە ئێمە مێژووی هەر دەوڵەتەکە خوێنین سەرەت فێری یان با بڵێن بزانین لایەنی جۆگرافیا و هەروەها لایەنی زمان و ئەدەب و کولتور و ئەو وڵاتە چیە بۆی بزانین کە شارەزایەکی تاومان لەبارەیەوە هەبیتن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان، زۆر سپاس بۆ گوێگرتنتان، هەر شاد و سەرفراز و سەرکەوتوو بن.